گروپی قەیوان، گروپی کۆمپانیاکانی ئەلەمین، جەلالی ساماغا، محەممەد ماجدی، هیوا فاودیشن، کۆمپانیای تیان، ڕزگار عومەر سینارە، ئەحمەد ئیسماعیل، جەمالی حاجی عەلی، سەعد محەممەد ئەمین، هێرش خۆشناو. من دەمەوێت بە ناوی هەمووتانەوە، بە ناوی هەموو گەلی کوردستانیشەوە بەڕاستی سوپاسی هەموو ئەم بەڕێزانە بکەم کە ئەمڕۆ لێرە لەگەڵ ئێمە بەشدارن لەم مەراسمەدا و من هیوادارم نمونەیان زیاد بێت لە کوردستان. دوای ئەم مەراسمە هیوادارم بیرێکی جدی ئەو صاحب کارەکانی کوردستان، بزنسمەنەکان، سەرمایەدارەکان بیرێکی جدی لەوە بکەنەوە، هەر هەمویان بەش بە حاڵی خۆی ئەوەی کە لە توانایان دەهەبێ بۆ دروستکردنی قوتابخانە هەوڵ و تێکۆشان بکەن. زۆر زۆر سوپاسی هەمووتان دەکەم، هەموو لایەکتان بەخێر بێن بەسەر چاوم. زۆر سوپاس، زۆر مەمنون. من بەش بە حاڵی خۆم زۆر سپاسی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز کاکتۆر پشتیوان سادق دەکەم، وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. بێگومانم خەڵاتیان هانی زیاترمان دەدا بەشداری زیاتر بین لە خزمەتکردنی کەرتی پەروەردەکە. ئەمە کەرتێکی زۆر پیرۆزە، هەرچی سەرشانی هەمومانە. من بەش بە حاڵی خۆم ڕۆژێک لە ڕۆژان وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان ڕەنگ بێ چاوم لە خەڵاتکردنێک لە ڕێزلێنانێک نەبوو بێت، بەڵام ئەم کاریان ئەم ڕێزلێنانیان بەرز دەنرخێنین، ئەرکمان زیاتر قورس دەکات و کاری باشتر دەکەین ئینشاءڵڵا. جارێککە سوپاسیان دەکەین. دیاریەکمان هەیە بۆ خوێندکاران، بەخشینی زەماڵەی خوێندن لە سەداسەد بۆ 4 ساڵ بۆ ئەو قوتابیانەی کە ئەمڕۆ لێرە بوون لە زانکۆ.